گەوهەری خۆمانە و کەچی بێگانە خێری لێ دەبینێت. بۆ یەکەم جار وشەی نەوت لەلایەن بابلیە کۆنەکانەوە بەکار هات و پێیان دەوت نەفتە. وشەی نەوت یان پەترۆڵ وشەیەکی یۆنانیە، پێترا بە مانای بەرد و ئۆلیۆم بە مانای ڕۆن دێت، پێشی دەوترێت ڕۆنی خاو. بۆ یەکەم جار پارێزەرێکی نیویۆرکی بە ناوی جۆرج پیشڵ هەستا بە شیکاری نمونەیەک لە نەوت و بۆی دەرکەوت کە دەشێت لە پترۆڵەوە زۆر مادەی تری بەسوود بەرهەم بێت. لە 1863 بۆ یەکەم جار جۆن دی ڕۆکەفێلەر پاڵاوگەیەکی نەوتی لە ویلایەتی پەنسیلڤانیا لە ئەمریکا دامەزراند. لێرەوە گەڕان و پشکنین بە دوای نەوت سەری هەڵدا. ئەوروپیەکان چۆن بۆنی نەوتی کوردستانیان کرد. کریستیان نیبور کە گەڕیدەیەکی ئەڵمانی بووە لە 1966 دا بە کەرکووکدا تێدەپەڕێت و بەم شێوەیە وەسفی بابە گورگور دەکات. لە نزیک کەرکووکەوە سەرچاوی قیر و نەوت هەیە، لەوێ جێگایەک هەیە پێی دەڵێن بابە گورگور. ئەم شوێنە زۆر سەرسوڕهێنەرە، بە تایبەتی زەویەکی زۆر گەرمە. خەڵکی بۆیان گێڕامەوە کە لەم شوێنەوە ئاگرێکی گەورە بەرز دەبێتەوە کە زۆر جار خەڵکی بۆ خۆشی دەچن سەیری ئەو ئاگرە دەکەن. لە 1870 ئەڵمانەکان دەستەیەکی پسپۆڕیان بە مەبەستی دۆزینەوەی نەوت ڕەوانەی مووسڵ و بەغداد کرد. لە 1880 تیمێکی ئەندازیاری ئەڵمانی هاتنە کەرکووک و لە راپۆرتەکەیاندا بۆ حکوومەتی ئەڵمانیا ئەمەیان نووسی بوو کەرکووک و دەوروبەری ناوچەیەکی نەوتیە و نەوتەکەشی لە ئاستی زەوی نزیکە. هەر لەو ساڵەدا لە 28 ئایاری 1901 ویلیام نۆکس دارسی بەریتانی توانی لەگەڵ شای ئێران ڕێکەوتن نامەکەی مۆر بکات لە بواری پشکنینی نەوت. هاوکات لە ناوچەی خانەقینی ژنەوتیان دۆزیەوە کە ئەو کاتە بەشێک بووە لە ئێران. بەریتانیەکان لە پێناو کۆنتڕۆڵکردنی هەموو نەوتی ئێران ئەو ڕێکەوتن نامەیە دەبەستن کە پڕە لە فری و تەڵەی گەورە و ناوی لێدەندرێت ڕێکەوتن نامەی کۆمپانیای نەوتی ئێرانی بەریتانی. لە بڕگەکانی داهاتووە ئێران دڵنیایی دەدات کە نەوتی ئێران تایبەت بۆ بەریتانیا بێت. تەنانەت خودی ئێرانیەکانیش مافی هەڵکەندن و فرۆشتنیان نەبێت. ڕێژەی لە سەدا 30 قازانجی ساڵانەی نەوتەکە بۆ ئێران بێت. ماوەی گرێبەستەکەش بۆ ماوەی 60 ساڵ بێت. ئەو ڕێژەی لە سەدا 3 بۆ شاو خانەدانەکانی دەوروبەری و کرێی پاراستنی بیرەکانە. وتەیەکی وینستۆن چەرچڵ هەیە کە دەڵێت کەشتیە جەنگیەکانی بەریتانیا بۆەوەی لە جەنگ سەرکەوتوو بن بە نەوتی ئێران دەجوڵێنەوە. ویلیام دارسی لەگەڵ کۆمپانیای نەوتی بۆرمای سکۆتلەندی کۆمپانیایەکی تازەی دامەزراند و لە کۆتایی 1902 ئەندازیارێکی هەڵکەندنی بیری نەوتی بەناوی جیبی ڕینۆڵدز ناردەچیای سورخی نزیک شاری خانەقین. لە 1904 لەو گوندە نەوتیان دۆزیەوە لە ڕۆژێکدا 120 بەرمیلیان دەردەێنە. لە 1909 بۆ 1910 دەست دەکەن بە دروستکردنی پاڵاوتگەی نەوتی عەبادان. لە 1913 بەرهەمی ئەم پاڵاوگەیە گەیشتە 400,000 تۆن. بەم شێوەیەش ئینگلیزەکان جێپێی خۆیان لە وڵاتی ئێران قایم کرد. لە 1911 چەرچڵ کە ئەو کات وەزیری بەرگری بەریتانیا بوو بڕیارێکی استراتیژی و سەربازی گەورە دەدات. کاتێک بڕیاریدا کە هەموو کەشتی گەلی بەریتانی لە جیاتی پشتبەستن بە خەڵوزی بەردین پشت بە نەوت ببەستن. ئەمەش لە ڕووی سەربازیەوە زۆر گرنگ بوو. توانی کەشتی گەلی بەریتانی بەهێزتر بکات. ئەو کاتە هەردوو کەشتی گەلی ئەڵمانی و ئەمریکی گەورەترین ڕکابەری بەریتانیا بوون. لێرەشەوە نەوت وەکو سیاسەتێکی استراتیژی گرنگ لەلایەن سلێزەکانی جیهانەوە دانرا. دەوڵەتی بەریتانیا بۆ مەبەستی دیکەش پێویستی بە نەوت هەبوو. لە 1909 ئینگلیز نەوتیان لە مەڵبەندێکی تریش دۆزیەوە لە خانەقین کە ناوی لێنرا نەفتخانە. پاش کۆتایی جەنگی یەکەمی جیهان لە ڕێگەی ڕێکەوتن نامەی سایکس بیکۆ هەموو ڕۆژەڵات لە نێوان ئینگلیز و فەڕەنسا دابەش کرا. سەرەتا ویلایەتی مووسڵ کە دەکاتە هەرێمی کوردستانی ئێستا بەر فەڕەنسیەکان دەکەوت. بەڵام پاش ئەوەی کە نەوتی تێدا دۆزرایەوە ئینگلیزەکان توانیان لە فەڕەنسای بستێنەوە و بیخەنە سەر عێراق. لە سنووری شاری کەرکووک لە 27 شەشی 1927 لە بابە گورگور دەستکرا بە هەڵکەندنی بیر. لە ئێران و لە 1933 ئینگلیزەکان لەگەڵ ڕەزاشای ئێراندا
دووەم ڕێککەوتنیان مۆر کرد. بەپێی ئەم ڕێککەوتنە ئینگلیزەکان مافی دەرهێنان و گواستنەوەی نەوتی ئێرانیان وەرگرت. لە شاری عەبادان گەورەترین پاڵاوگەی نەوت لە جیهاندا دروست کرا. زیاتر لە 53,000 کرێکار کاری تێدا دەکرد. بەڵام لە باری سیاسیەوە هەموو ئێرانیەکان بە چاوی ڕقەوە سەیری ئەم کۆمپانیایان دەکرد. لە ساڵانی پەنجاکان پرسی خۆماڵیکردنی نەوتی ئێران لەلایەن سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئێران دکتۆر مصدق بوو بە باسی گرنگی هەموو سیاسیەکانی ئێران. ئەوە بوو دکتۆر مصدق لە 1950 سیاسەتی خۆماڵیکردنی ڕاگەیاند کە ئەمەش زیانێکی گەورە بوو بۆ بەریتانیەکان. ئەم تەنگەشەیە هەلێکی گەورەی بە ئەمریکادا کە بێتە ناو ئێرانەوە. ئینگلیزەکان داوای یارمەتیان لە ئەمریکا کرد بۆی کودەتایەک دژی مصدق بکەن و هەوڵەکەی پوچ بکەنە و محەممەد ڕەزا شای دۆستیان بێنە سەردەسەڵات بۆی بەرژەوەندی کۆمپانیا نەوتیەکان نەکەوێتە مەترسیەوە. ئەو کات زیاتر لە 28,000 سەربازی ئەمریکی لە ئێران بوون. لە 11 ئابی 1953 CIA ئەمریکا و بەریتانیەکان توانیان کودەتایەک ئەنجام بدەن و حکوومەتەکەی مصدق بڕوخێن و مەترسی خۆماڵیکردنی نەوت لە ئێران دوور بخەنەوە. لە پاش ئەم کودەتایە ئەمریکیەکان شای ئێرانیان گەڕاندەوە بۆ وڵات و بوو بە گەورەترین هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدا. لە هەمان کاتیشدا ئەمریکیەکان دەستیان گرت بەسەر نەوتی ئێرانیشدا. لەو کاتەدا ڕێکەوتنامەیەکی نهێنی لە نێوان کۆمپانیای BP ئینگلیز و CIA ئەمریکا دەکرێت کە نەوتی ئێران لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. بەپێی ئەم ڕێکەوتنە لە سەدا 40 نەوتی ئێران بۆ BP و لە سەدا 40شی بۆ کۆمپانیا ئەمریکیەکان دەبێت. لە سەدا 20ش دەدەنە کۆمپانیا فەڕەنسیەکان. لە پاش داگیرکردنی وڵاتی ئێران لەلایەن رووسیا و ئینگلتەرا و ئەمریکا لە 1946 گەلی کورد و پاشان ئازاریەکانیش توانیان بە پشتیوانی سۆڤێت حکوومەتی خۆیان ڕاگەێن و لە مەهاباد کۆماری کوردستان ڕاگەێنرا. لە تەبرێزیش کۆماری ئازەربایجان ڕاگەێنرا. بەڵام پاژەوەی حکوومەتی ئێران بە سەرۆکایەتی قوام سەڵتەنە لەگەڵ سۆڤێت ڕێککەوت کە نەوتی ئازەربایجانی بداتێ و لە بەرامبەردا پشتیوانی لە کوردەکان و ئازاریەکانی ئێران نەکات. ئەوە بوو سۆڤێت هێزەکانی خۆی کشاندە و هەردوو کۆمارەکەش ڕوخێنران. بۆ یەتەماحی سۆڤێت بۆ دەستکەوتنی نەوت دوای کرد باسانی پشت لە کورد بکەن. ئەگەرچی ئەمە فێڵێکیش بوو پاش دەرچوونی سۆڤێت لە ئێران ئامادە نەبوون نەوت بە ڕووسەکان بدەن. لە عێراق گەڕان و پشکنینەکان لەلایەن کۆمپانیاکانەوە بەردەوام بوو تا شۆڕشی 14 تەمووز 1958 و پێگێنانی سیستمی کۆماری بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم. ئەو بوو لە 1961 یاسای ژمارە 80 دەرچوو کە بەپێی ئەم یاسایە چالاکیەکانی کۆمپانیا بیانیەکان سنووردار دەکات و زۆربەی زۆری ئەو ناوچانی کە لەژێر دەستی ئەم کۆمپانیایانەدا بوو لە دەستیان دەرهێنان. بەڵام ئەم هەوڵی عەبدولکەریم قاسم سەری نەگرت چونکە لێرەش ئەمریکا ڕۆڵی سەرەکی گێڕا و توانی لە 8 شوباتی 1963 کودەتایەکی سەربازی بکات بەسەر قاسمدا و خەونی خۆماڵیکردن لە گۆڕ بنێت و بەعسیەکان بێنە سەر حکوم. تا 1967 لە سەردەمی بەعسیەکاندا کۆمپانیای نەوتی نیشتیمانی پێکهات و لە 1/6 1972 کۆمپانیای نەوتی عێراق بە خۆماڵی کرا. لە 1932 نەوت تەنها لە سەدا 12.4 ئابووری عێراقی پێک دێنا. پاشان لە 1940 گەیشتە لە سەدا 14.4 ئابووری عێراق. بەڵام لە 1970 گەیشتە لە سەدا 61.4. ماوەی نێوان ساڵانی 1970 1970 لە ماوەیەدا ڕێژەی بەرەمێنانی نەوت بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد چونکە لەم کاتەدا شەڕی نێوان عێراق ئێران هەڵگیرسا و ماوەکەی 8 ساڵی خەیان هەموو سنووری ڕۆژەڵاتی گرتەوە. بەمەژ عێراق پێویستی بە دەرێنانی نەوت بوو بۆ ئەوەی بتوانێت درێژە بە شەڕەکەی بدات. سیاسەتی نەوت لە نێوان ساڵانی 1990 بۆ 2003 لە ماوەیەدا دەرێنان و پیشەسازی نەوت ڕووی لە دابەزین بوو بەوەی داگیرکردنی کۆی لەلایەن عێراقەوە و بەرپابوونی شەڕی کەنداوی یەکەم و سەپاندنی سزای ئابووری بەسەر عێراقدا. بە تەواوەتی ناردنە دەرەوەی نەوت پەکی کەوت تا بڕیاری ژمارە 986 نێتەوە یەکگرتووەکان نەوت بەرامبەر بە خۆراک ناردنە دەرەوەی نەوت دەستی پێکردەوە. لە ماوەی نێوان ساڵانی 1990 بۆ 2003 بڕی 488 ملیۆن و
386,942 تۆن نەوت دەرهێنرا و ڕەوانەی بەندەرەکانی دەرەوە کرا.